پێم وانی هەتا 92 پاشی 92 یەکەم بەفرە لە 92 ئەوەندە بەفر نەباری قەت نەباری بۆ شێوەی ناوەڵە. زستانی ڕاستەقینە لێرێ لە حاجۆمەران لێرە بەردەوام بەفرە بارێت و بە ڕۆژیش پلەکانی گەرما هەر لە ژێر سفرن. بەشێک لە ماڵەکان یاخود ئەو ماڵانەی کە لێرە لە حاجۆمەران ئاوەدانن بەم شێوەیە ڕێگای ماڵەکانیان پاک کردوێتەوە و بەقەت بەژنی ئینسانێک مرۆڤێک بەفر لەسەر یەکتری کەوتووە و بەم شێوەیە ڕێگای هاتوچۆی خۆیانەکەنەوە. لێرە ڕۆژانە هیچ جوڵەیەکی مرۆڤ ئاسایی نییە و بەفربارین ژیانی ئەوانی قورس کردووە. لێرە بەردەوام خەڵک ئەوەی لە دەرەوە بێ خەریکی ئەوەیە کە پێش دەرگای ماڵەکانیان لە بەفر پاککەنەوە بەفر ڕە ئەماڵن. مامەماندی نەبی ئەوە چەند دەبێت ئەو بەفرە نەباری ئەو بەفرێ ئەو ساڵباری چەند دەبی لێرە نەباری بێ؟ پێم وانی هەتا 92 پاشی 92 یەکەم بەفرە لە 92 ئەوەندە بەفر نەباری قەت نەباری بۆ شێوەی ناوەڵە. یەکە تەماشایکە مەترونی وەک نابی دەبی مەتروی وەنیە لە خوای بەزیاد بێەوە بەڕاستی ڕەحمەتە ڕەحمەت ئەنی پێم وانیە دڵخۆشن بە بەفر هەر یەکجار زۆر ئەرێ وەڵڵا قورسیشی هەیە لۆن گۆژانی گۆی قورس نەکردێ زۆر ناوەڵا بەو شێوەی نییە بەو شێوەی نیە دەچینە بە 1970 لەگەڵ بەڵێ بەڵێ هەرێ وەڵڵا هەرێ وەڵڵا ئەنی هەوایەکەی گەرمەوە خۆشە بەفر لەگەڵ سەرمایە چۆنن چی بەکارهێنن بۆ خۆ گەرمکردنەوە؟ کارەبا سبلیتە هەر کارەبا بەنەوە دەرەقەتی نایە ناکوڕی شێ دەرەقەتی نەوتی دێ بە شەش بەرمیل دەردەچێت و بە دەیانیش دەرناچی ئەوەندەی پێویست ئەرێ وەڵڵا بەس بەخوای بەزیاد بە کارەبایەکە هەیە و چی کەشمان ناوی. ئەمە یەکتر لەو ماڵانەیە کە خاونەکەی سەرقاڵی ئیزنا سەرقاڵی ئەوەیە کە ڕێگای ماڵەکەی پاکاتەوە ماندی نەبی چۆنن لەگەڵ بەفرێوەزۆنی وڵی وەسە نەوپەڕی خۆشەیە ئەو کاتێک کە بەفر دەبارێ مەدڵم خۆشە ئەو ساڵیش ماشەڵڵا یعنی تۆڵێ 10 ساڵ پێش ئێستای کردوتەوە بەفرەکی زۆر باشباری وە بەفرەکی جەوەکی زۆر خۆش زۆر دڵم پێ خۆشە. چۆن ڕێگای ماڵەکانتان ئاوا پاکەنەوە بەخوای زیاد چۆن یعنی شەوان کە دەچینەوە ژۆرە بەیانان کە دەهینە دەرێ بەفرەکی زۆر باریەوە یعنی هەموو ڕۆژێ ئەمە دەبی ڕێگا خاوێنکەینەوە ڕێگای عوش دیکۆی دەبی ڕۆژانە کابرا دەی بجولێت لێرە لە ناو بەفر خانوو هەیە لێرە بڵم ڕێگای داخرابێ یاخود بەفرەکە تاوا دای پۆشی و دەرگای بەڵێ وڵا خانوو هەیە ئەوانەی بە تایبەتی ئەوانەی کە ماڵیان زستانان دەستنەوە هەولێر ئێستا بچنەوە ماڵە خۆیان دەرکەوشت قەپات بوو هەمووی تا بەهارێ چاوەڕێ بکاتە 100% ئەرێ وڵا ماشەڵڵا ئەو ساڵ بەفرەکی هەنجوان باریوە ینی زۆر دڵخۆشینەمە ئەمە ئەو کاتانە دڵخۆشین کە بەفر دەباری الحەمدوللا ئەو ساڵیش تۆڵێ هەموو ساڵان کراوە لە بەفرێ ئەرێ وەڵڵا دڵنەوەندە پێ خۆشە قەیدی ناکە مادەم بەفرە با بێت لەکوێ گەڕێەوە چێکەی سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ گەلی کوردستان بۆ ئازیزانی حاجۆمەران قسێکی خۆشم هەیە بۆ حاجۆمەران هەموو جارێ دەڵم حاجۆمەران و دیاری حاجۆمەران پڕە لە دیاری جوانی خوا لە بازار بووم بەشیام کڕێەوە دێمەوە ماڵێ دادی وە سیارەش دەرناچی دەی بۆ حاڵ وەزای بینەوە بە خودای پێک دێن دەگەڵی خۆ گەرم دەکەینەوە. چۆن نەگەنەوە ماڵەکانتان ڕێگای هیچنەوە قورس نییە؟ قورسە ناخۆشە بەڵام لەخوای بەزیاد بێ جەماعەتی شارەوانی وردە وردە کۆڵان و جار دەشتی خاوێنەکەنەوە جار جارە دەردەچین و جار جارە بە پشتی و بە پیان وردە وردە لەگە سەرمایەکەی چۆنن پێک هاتوین لێرە خۆشە ژوورەکان گەرمە و دەرێ بڕێک ناخۆش لە دەرش شەڕە تۆپ و هەقلیسەکان و دەستشکان و پێک دێن دەگەڵی. بەفربارینی حاجۆمەران لێرە بەفر بە جۆرێکە بەشێک لە ماڵەکان هەر بە تەواوی دەرگایان داخراوە. ئەمە یەککە لەو خانوانەی کە قاتی یەکەمی بە تەواوی کەوتۆتە ژێر بەفر و بەفرەکە تاوەکو سەر دەرگای ماڵەکە هاتووە. ئەو ماڵانە وەکو خەڵکی ئێرە باسیەکەن تاوەکو بەهار ئەبێت دەستیان لێ بشۆن و تازە کەس ناتوانێت ئەم دەرگانە بکاتەوە و کەس پێیان ناگات.